السڵاو مامۆستا. بەڵێ ئەرێ بەڵێ فەرموو. ئەوە بوو کە گوتت نازام ساڵێک چەند ساڵ پێش ئێستا خولت کرد بۆ گوتت چەند کەسانێکم خەواند وام لێکردن کە هەستیان بە ئازار ناکرد ئەوەی کە دکتۆرەکان ئێستاش کە باست کرد گوتت لە ڕابردوودا موگناتیز بەکاردات یا خۆت ساحیرەکان زۆرێک لە تەکنیکیان بەکاردەهێنا و ئایا بپرسم ئەی تۆ چیت بەکاردەهێنا کە توانیت ئەو شتەی بکەیت یعنی مەبەستەکە لێرەدا ئەوێ ئایا تۆ چیت بەکارهێناوە؟ بەڵێ دەست خۆش بەرەزان ئێمە هیپنۆتیزممان بەکارهێناوە واتە ئێمە لەم کۆرسا باسی ئەکەین ڕوون یەکەینەوە کە هیپنۆتیزم چییە و بە هیپنۆتیزم چی ئەکرێ ئەگەر لە ڕابردووە کەسێکیش ئەمەی کردبێ بەڵام تەفسیرەکەی زانستی نەبووە بۆیە کێشەی بۆ دروست بووە واتە کەسێک وەکو مۆسمێر نەهاتووە تەفسیرێکی زانستی بکە بڵێ ئینسان شعوری هەیە لا شعوری هەیە و لا شعوری ئینسان ئەتوانێت بۆ چکە مۆزوعی شعور و لا شعور چەندین ساڵ دوای مۆسمێر کەسێکی وەکو فرۆید بە وردەکاری باسی کردووە کەواتە زانست ئێستاکە پێش کەوتووە هەر ئەوەی لە کۆنا کراوە بۆ نمونە لە کیمیا ئەوەی لە کۆنا ساحرێ کردوویەتی پێیان وتووە سیحر خۆ ئەمڕۆ لە کیمیا لە مختبەری کیمیا ئەکرێ پێی ناڵێن سیحر کەواتە ساحرەکە چی کردووە ساحرەکە ئیسپادی لە کیمیا کردووە بەڵام ئەو زمان هەر علمی کیمیا نەبووە ئەمەش وایە ئەمەش کەسێکیش کە ئەوەی کردووە هەر هیپنۆتیزمی بەکارهێناوە بەڵام لەو زەمانان ناوەکە هیپنۆتیزم نەبووە لێکدانەوەی خەڵکەکەش بە هەڵە لێکدانەوەیان بۆ کردووە ئێستا ئێمە ئەزانین کە چییە و ئێستاکە ناوی هیپنۆتیزمە واتە کاتێک کە تۆ کەسێک ئەخەوێنی یاخۆت ئەخەوێنی ئازار ناهێڵی یا کێشەیە چارەسەرەکەی ئەمە بە هیپنۆتیزم ئەکرێ بەڕێزان بۆیە ئەکرێ چەند هەزار ساڵ لەمە و پێش کەسێک تاقیکردنەوەیکی کردبێ ڕۆژە لە ڕۆژان کەوتی بە بەسەر مۆزوعەکە هەر وەکو هیپنۆتیزمی ئێستا شتێکی بەکارهێنابێ بەس خۆ ئەو نەیوتوە هیپنۆتیزم لەوە چێوتبێتی بە خەڵک من خاوەنی هێزێکی عەجیب و غەریبم مەسەلەن من خاوەنم بۆ نمونە جین ئەمیشەم بۆەکە لەوە چێ بەپێی عەقڵیەتی زەمانی خەڵک لێکدانەوەی بۆ کراوە کاک عەفا ئەنمیوت نابێ ببوورە ئێستا مامۆستا دەنگ بەبیسی عەفو مامۆستا بەڵێ فەرموو مامۆستا یعنی هیپنۆتیزم و سحرە مەسەن خەڵک زۆر لەو پرسیارەکە چونکە من هاوڕێیەکەم وتی مام لە بەریتانیا بوو ساحرێک نازم بە 20 پاوانێک وتی شتێکی دا سەر چاومە وتی لە ماڵی ئێوەم ئەزانی یعنی ئێوە لە کورسان بوون ئەمزانی چی یەکەن چی ناکەن دایک و لە بەردە ماڵە دانیشتە بوو هەموو شتێکمە بینی یعنی هیپنۆتیزم شێوەی تری هەیە کە خەڵک و سحر بەکاری بێنێ جگە لەوەی کە وەکو شتێکی علمی بێ بەڵێ دەست خۆش بەڵێ بەڕێزان ئێستاکەش خەڵکانێکی زۆر هیپنۆتیزم بەکارێنن پیاوانی ئاینی بەکاریهێنن ساحرەکان بەکاریهێنن پزیشکانی عەساب بەکاریهێنن پزیشکی جەراحی و پزیشکی دان پزیشکی مناڵبوون و پزیشکی دەرون چارەسەرکارەکان ئەمانە هەموو هیپنۆتیزم بەکارێنن کەواتە هیپنۆتیزم ماڵی کەسیان نییە هیپنۆتیزم ئەم حاڵەتە عیلمیە کە ئێمە لەم کۆرسایی خوێنین ئیتر کێ بەکاریێنێ بۆچی بەکاریێنێ یا چۆن بەکاریێنێ ئەوە ماڵ نییە لەسەر هیپنۆتیزم واتە کەسێک ئەچێ ئیسفادە لە هیپنۆتیزمەکە بۆ خەڵک خەڵەتاندن یا کەسێک بەکاریێنێ بۆ چارەسەری نەخۆشێکی نەفسی یا مامۆسایەکی ئاینی بەکاریێنێ بۆ چاکردنەوەی نەخۆشێک و ئەڵێ ئەمە طیبی نەبەویە هەرچی بڵێن ئەمە لەو دەقا کە شتەکەمان بینی ئەزانیم کە هیپنۆتیزمە یان نا من لە هەر شوێنێ کەسێ ببینم کە حاڵەتێکی هیپنۆتیزم بەکار بێنێ خۆی ناوی چی لێئێنێ ناوی بنێ من ئەزانم یەکسەر ئەی ناسمەوە جا تۆش دوای ئەم دەورە یەکسەر ئەزانی چی هیپنۆتیزمە بەڕێزان یەکسەر ئەزانی کام لایەلایی دایک بۆ مناڵەکە هیپنۆتیزمە یەکسەر ئەزانی کام جۆر قسەی خەڵک
کام وتاربێژ لە وتارەکانیا قسەی هیپنۆتیکی بەکارێنێ کام سیاسی لە خوتبەکانیا لە وتار و لە هوتافەکانیا شتی هیپنۆتیکی بەکارێنێ کەواتە هیپنۆتیزم ئەبێت تۆ بیر لە مۆزوعەکە تێبگەی کە هیپنۆتیزم چییە جا بەڕێزان کاتێک ئێمە ئەڵێین هیپنۆتیزم واتە چوونە ناو لاشعوری ئینسان تەئسیرکردن لە لاشعوری ئینسان لەوێوە ئەم ئینسانە چەندێ توانای هەبێت تواناکان زانست سەلمان بێت یا زانست نەی سەلمان بێت تۆ هەر تا ڕادێک ئەتوانی هیپنۆتیزم بۆ ئەم حاڵەتە بەکاربێنی واتە ئەگەر بەڕاستی ئەکرێ ئینسانێک لێرەوە شتێ بێتە پێشچاوی لە شوێنێکی تر وەشتەکە ڕاست بێت ئەگەر ئەمە لە توانای ئینسانە هەیە بەڵام عیلم نەی سەلماندووە نمونەشمان هەیە عیلم نەی سەلماندووە بەڵام کەواتە لە هیپنۆتیزمیشە ئاسانە کە ئینسان بچێتە سەر و حاڵەتە بۆی من نمونەکەم واضح بڵێم لە ناو سوپای ئەمریکیە هەر بەڕاستی ئەم ئەفسەرە تا لێدانی زەمانی سەدام ماوە لە ناو سوپای ئەمریکیە یەکێک لە سەربازەکان هەمیشە هاتووەتە پێشچاوی کە سوپای ڤێتنام چەند کەسن چەند نەفەرن چەند دەبابەیە هێرشەکە لەکوێوە ئەکەن ئێستا لەکوێن و معلوماتی دەقیق هەر دەقەیەک چووەتە حاڵەتێک و هاتووەتە پێشچاوی وتوویەتی ئەوەندە قسەکانی ڕاست بووە سوپا بەردەوام بەکاریان هێناوە لە جەنگی کەنداوە CIA بەکاریان بۆی بزان سەدام لەکوێیە ئەمە نەخەوتووە بەڵام کەس نازانێ ئەمە چۆن شتەکە زانێ کاتێک کە تۆ ئەتوانی بەمە بڵی عیلم کە زانست بڵێ ئەمە چۆن شتەکە ئەزانێ هەر وەکوی مسمیر وایە ئەگەر چی مسمیر خەڵکی وەکو ئەخستە خەوی هیپنۆتیکی بەس لەبەر ئەوەی تەفسیری بۆ خەوی هیپنۆتیکی ئەیوت ئەمە مغناطیسی حیوانیە عیلم دانی بە شتەکان نانە نمونەیەک و دوانوسیان ناخوات کەسێ دوعاکە بەسەر خەڵکا و لە 100 نەفەر 15-20 نەفەر چاکە بنەوە عیلم نایە بڵێ وەڵای تر کەواتە دوعا ڕێگایەکی پزیشکیە ئێمە ئەتوانین لەمە دوا بەکاری بێنین کەواتە ئەتوانی بڵێ زانست هیچ تەفسیرێکی بۆم حاڵەتە نییە زانست تەفسیری بۆ ئەوە نییە من تۆ بخەوێنم پرسیارێکی لێ بکەم بیزانی لە کاتێکا لە حاڵەتی تەبیعیە نایزانی بۆیە بەڕێزان من داواکارم لە هەمووتان ئارامگر بن هەتا هەموو بابەتەکە تێگەن و هەوڵ بن بە خەیری شتی زانستی بەکاری مەهێنە چکە تۆ تەمەنی تۆ هەوڵەکانی تۆ لەم قۆناغە و لەم وەزعە زۆر لەوە خراپترە بارودۆخەکەی تا تۆ بێی توێژینەوە بکەی و حەقیقەتێکی علمی دەرخەی چونکە ئێستاکە لە ئەمریکا مؤسسەی تایبەتی هیپنۆتیزم هەیە بە سەدان هیپنۆتیست لە هەموو جیهانا سەر بەو مؤسسانەیە و بەردەوام تحقیق و لێکۆڵینەوە ئەکەن کەواتە معقول نییە تۆ هەر لە خۆتەوە بێ بڵێ وەڵام من هەرچی دەرما هەرچی گیایە تاقیەکەمە بزانم کامیان چارەسەری سەرەتانەکە چونکە هەرچی دەستگای گەورەی جیهانی هەیە خەریکی توێژینەوە لەسەر سەرەتان تۆ لە ماڵەکەی خۆتا بڕۆی ئەنواعی مواد تاقیکەیتەوە ئەمە خۆکوژیە ئەمە کاتکوشتنە و ئەمە ڕێگایەکی زانستی نییە هێمن سلێمانی بەڕێزان ئەوە من ئێستا بابەتێکم باس کردووە کە چی بوو کە ماگنەتیزم خەواندنی مغناطیسی چییە موسمیریزم یا مەسمەرایز موسمیر کێیە چی کردووە جیمز بریت ناوی هیپنۆتیزمی ناوە ئەمەیە پێشەوەی بچمە سەر بابەتێکی کە ئەگەر کەسێک لەسەر ئەمین کە قسەم کردووە ئەم چەند دقەیە 5 دقە کاتمان هەیە لە خزمەتتانە بڵێ کاک حەسەن بەڵێ بەداخەوە ئەنمیوت نابێ نازانم بۆ جای وایە ئەنمیوت نابێ
مامۆستا جێنجۆر لێمە بەڵێ فەرموو سڵاو لێ مامۆستا جانە حەوەزەنا بچۆنە زۆر سپاس دەکەم مامۆستا دەربارەی ئەو ڕێمەکە قسەت کرد لەسەری سەرەتا باشە دەربارەی ئەوە قسەت کردکەوە ئەو کەسێکەوە تووشی چاوی داخراوە و پێڵ ینی چاوی ئەجوڵێت بەوەی ئەو یادگاریانێکەوە پێشتر بەسەریاتوە دێتەوە بیری و ئەو حاڵەتانە ئایا خۆخەواندن یان کەسێکی در بەخەوێنی هەردوو حاڵەتەکە هەر ئەوەی بەسەرادێ و ینی مەبەستم ئەوەی بۆی بزانید ئایا کە کەسەکە بەڕاستی چۆتە ئەو خەوە ینی پرسیارەکە لێرە ئەو بچونکە لە زۆر حاڵەتە ئێمە کە واکەین طبعا ئێمە زانیاریمان نییە کە هینە ئەو چۆتە حاڵەتی خەوەکەەوە ئیلا بهۆی طبعا نیشانەی هەیە یعنی ئەمە یەکێک لە نیشانەکانە ئایا ئەگەر هاتو چاوی نەجوڵات و بزانی کە چونە چۆتە خەوەکەوە ئەوە پرسیارەکە بوو دەستە خۆشێ بەس بەنسبەت ئەو ئینی سەرەتانەکە شتێکی زۆر جوانە دوێت بەڕاستی خۆی NLP باسی حاڵەتێکی واکە یعنی ئەڵێ ئەگەر هاتو زانیاری لە شوێنێتر هەیە تۆ مەچۆ کاتێکی زۆری پێوە بکوژە ینی NLP زۆرجا ینی یەکێک لە زانستەکانی ئەوەیە کەوا زانیاری لە کەس لە شوێنێکی تر وەرگری پێش ئەوەی کەوا خۆت تاقیکەیت چونکە لە پێش و تاقی کراوەتەوە دەست خۆشە مامۆستاجان زۆر سپاس بەرەزان بۆ ئەو وەڵامە ئێمە باسی ڕێممان کرد سبەی کاوەتێ باسی هیپنۆتیزمەکەین ئەگەر وتم ڕێم بۆی بزان ڕێم چییە ڕێم ئەوەیە کە کەسەکە لە ناو سایکڵی خەوی سروشتیە هەموو سایکلێک نزیکەی 90 دقا چاوی بە خێرایی ئەجوڵێ و خەو لەو کاتانە ئەبینێ و ئەو کاتە حاڵەتی وەکو بە خەبەربوون وایە کەچی خەوتووە بەشەکانی مێشتی پەیوەندی دروستەکان و نەفەرەکە بەهۆی حاڵەتی جەستەیی ئێستەی یا بەهۆی حاڵەتی دەرونیەوە خەوە بینە بەڵێ ئەمە دوایی باسەکەم کە ئێمە لە هیپنۆتیزمان لە چییە کە وتم ڕێم بۆی لەوە بزانن بەڵام بۆ ئەوی بزانین کەسێک بە هیپنۆتیزم خەوتووە ئەبێت تێستی بکەیت یان کەسەکە خۆی شارەزایە ئەزانێ یەکسەر بە زۆر شتا ئەزانێ بەڵام کاتێک کە تۆ قۆناغی پێبڕی تێستی ئەەکەی واتە من کاتێک کەسێکە خوێنم یا سبەی خۆمە خوێنم یا تۆ خۆتە خوێنی بە چیە ئەزانی کە تۆ گەشتوویتە هیپنۆتیزم بەرەزان لە ڤیدۆکەشە باسم کردووە ئەگەر شتێکی وت بە مێشکت دوایی مێشکت بەبێ ئەوەی تۆ هیچ بکەی خۆی کردی واتە تۆ هیپنۆتیزم بوویت ئەمە یەکێکە لە تێستە ئاسانەکان بۆ نمونە من دەستم داناوە ئەڵێم ئێستاکە دەستی من تا 3 ژمێرم خۆی بەرزەبێتەوە ئەگەر من وتم 1 2 3 ئاوا لە خۆیەوە جوڵە دەست بەرز بوویەوە ئەوە ئەزانم من نەم جوڵان کەواتە ئەوە چوومەتە هیپنۆتیزم ئیعازەکەم مێشک وەری گرت ئیعازەکەی نات کەواتە یەکسەر ئەزانم کە هیپنۆتیزمە یان کەسێکە خوێنی زۆر جار بەچی تێست دەکرێت بە ئێشی پێگەێنی من ساڵ و نیوەک لەمەوە پێش کەسێکیان هێنا بۆ لام گرفتێکی هەبوو من 2 جار خەواندم بۆ ئەوەی بزانم خەوتووە من دەستیم بەنج کرد بەڵام کاتێکە بەهێز و قوت نقورچێکم لێگرت چاوی گرش کرد زانیم هێشتا نەخەوتووە بۆیە تۆزێکیکە بەردەوام بووم لە قوڵکردنەوەی خەوەکەی ئەم جارە بەهێز و قووەتی خۆم ئێشم پێگەیان هەستی پێ نەکرد کەواتە چووەتە خەوێکی هیپنۆتیکیەوە واتە ئێمە بۆ ئەوەی کە بزانین ئایا خەوتوین یا کەسەکەمان خەواندووە تێستی هەیە ئەوە بێخەم من کە هیپنۆتیزم فێر بووی بە دڵنیایی ئەو شتانەش باسەکەین و ئەی خوێنین ئێستا بەڕێزان کاتی پشومان هەیە بۆ ماوەی 6 خولەک ئەتوانی بەجێی نەهێڵی باشترین شت ئەوەیە کە ڤیدۆکەت دابخەی مایکەکەت دابخەی و پاش 6 دقیقە بگەڕیتەوە من ئێستا خۆم واکەم ڤیدۆکە و مایکەکەم داخەم پاش 6 دقیقە دەست پێکەینەوە